بۆ ژنانی ئێران متمانە بە ڕژیمی ئیسلامیان نییە کاتێک کە بڕیاری ئەدا پۆلیسی ئاکار هەڵوەشێنێتن. پێش ماوەیەک سنوور کەریم پەیامەری دەنگی ئەمریکاش لە سلێمانی لەگەڵ خانمێک قسەی کردبوو کە بۆ پاراستنی ژیانی خۆی لە ئێرانەوە ڕووی کردبووە هەرێمی کوردستان. سنوور ئەم کاتت باش پرسیارمان وەکو بڵێن ڕوونە ئاشکرایە بۆ خانمان ئێران متمانەیان بە بەڵێنەکانی ڕژیم نییە. بەڵێم کاتتان باش دەخیل من هەر ئەمڕۆ لەگەڵ چەند ژنێکی تریشا لە ڕۆژهەڵاتی کوردستان قسەم کرد کە ئایا ئەوان داواکاریەکەی دەوڵەتی ئێران قبوڵەکەن بۆی کە پۆلیسی ئیرشادی هەڵوەشاندوتەوە گەشتی ئیرشادی هەڵوەشاندوتەوە ئایا دەستنە ژێرباری بڕیارەکەی دەوڵەتی ئێران یا ڕژێمی ئێران ئەوان بە منیان ڕاگەیان سەقفی داواکاریەکانی ژنانی ئێران تەنیا لە چوارچێوەی حیجابدا کورد نەبووتەوە تە حیجاب بەشێکی زۆر کەمە لە خواست و داواکاریەکانی خەڵکی ئێران بەگشتی وەدەخیل بیرمان نەچێ لەبەرەوەی کە پێشەنگایەتی زۆربەی خۆپشاندانەکانی ئێران لەلایەن ژنانەوە دەکرێت ژنان ڕۆڵێکی بەرچاویان هەیە بۆیە ئەوان پێدەچێ مەبەست لەوە ینی بڕیارێکی لەو جۆرە دەدەن کە ژنان پاسەف بکەن بێکاریگەر بکەن لە خۆپشاندانەکاندا و پێیان وایە بە ئازادکردنی حیجاب لە ئێراندا دەتوانن ئەو سەرهەڵدان و ناڕەزایەتیانە بچووکتر بکەنەوە یاخود سەرکوتی بکەن لە کاتێکدا ئەوان بە منیان ڕاگەیان بە هیچ شێوێک ناچنە ژێر خواست و داواکاری و بڕیارەکەی ئێران و پێیان وایە دەخواستی سەختی داواکاریەکانی خەڵکی ئێران بەگشتی زۆر لەوە گەورەترە. دەخی لە بیرمان نەچێت دەمێ ئاماژە بە شتێ بکەم ئەگەر خواستی و داواکاری خەڵک و گەلانی ئێران تەنیا لە چوارچێوەی پرسی ئازادیدا یاخود پرسی چارەسەرکردنی کۆمەڵک پرسی بچووکانەما بێتەوە بەڵام بۆ گەلانی گەلی کورد لە ئێران بەگشتی خۆ ئاستی داواکاریەکان زۆر لەوە بەرزترە. ئێمە بیرمان نەچێ ئەوان پرسی ئازادیان هەیە پرسی زمانیان هەیە پرسی کەلتور و نەتەوە ئازادی و دیموکراسیان هەیە لە وڵاتەدا کە داوای گۆڕینی کۆی سیستمی سیاسی و بەڕێوەبردنەکەن لە وڵاتە. باش ئەگەر هاتوو ئێران ئەم بڕیارەی جێبەجێ کرد بەڵێنەکانی خۆی بەجێ هێنا نابێ بە هەنگاوێک بەرەو ئەو قۆناغی کە جەنابەت باسەکە یان داواکاری ئەو خانمانەیە دەخیل بەر لە 2 ڕۆژ یان 3 ڕۆژ بەر لە ئێستا بوو ڕئیسی سەرۆکۆماری ئێران سەردانی سنەی کرد ژنانی ئێرانەوەیان بە من وت ئێوە بۆ خۆتان متابعی ئەلام بکەن ئایا چ پێشوازیەکی لێکرا ئەمە دەرخەری ئەوەیە کە بە هیچ شێوەیەک لە ئێستادا گەلانی ئێران خەڵکی ئێران و بە تایبەتیش کوردەکان ئامادەنین بچنە ژێر خواستەکانی دەوڵەتی ئێرانەوە واتە بە بڕیارێکی لەو جۆرە ئەوان بە منیان وت نەخێر هیچ لە ئاتی داواکاریەکانی ئەوان کەم ناکاتەوە بە پێچەوانەوە ئێستا بەلوچ و کوردەکان بە منیان ڕاگەیان کە لە ئیتفاقێکی هاوبەشدان بۆی کە کاریگەری لە شارەکانی تریش بکەن و داوا بکەن لە خەڵکی فارس تورکمان کوردەکان بە هاوبەشی خۆپشاندانەکان نێڵن بەرەو ساربوونەوە بچێەوە هیچ کاریگەریەکی لەسەر ئەو سەرهەڵدان و خۆپشاندانانە هەبێت کە لە ئێستادا هەموو ئێرانی بەگشتی گرتوتەوە. ئەوان بە منیان وێت هەر سەرهەڵدانی ئەم 2 ڕۆژەی ڕابردووی بەلوچەکان و هەڵماهەنگێتی کردنیان لەگەڵ کوردەکانە دەرخەری ئەو ڕاستیە واتە هیچ وەڵامێک هەڵ ناگرێت کە ئەوان ناچنە ژێرەوە خوارد. سپاس کاتمان نەما سنوور کەریم پەیامەری دەنگی ئەمریکا لە سلێمانی لەگەڵ مام زۆر سپاس.